ئێمە وەکو ستافی ئەندازە هەوڵ و کۆشتێکی زۆرماندا کەوا ئەو پرۆژەیە جێبەجێکەین بە شێوەیەکی ئەندازەیی و تەکنیکی. بەڕاستی ئەو ستافی لەگەڵمە ئیشی کرد دڵسۆز بوون لە کارەکانی خۆیان، هەموو ئەندازیارەکان دڵسۆزیی زۆریان نواند و ئەوانەی لە پشتمان بوون بەڕاستی پشتی ئێمەیان گرت. بۆیە من داوا دەکەم هەروەها لە پزیشکەکان لە دوا ڕۆژدا دڵسۆزتر لە ئێمە کارەکانی خۆیان بکەن، هەروەکو ئێمە هەوڵماندا بەرژەوەندی خاوەن پشکەکان بپارێزین، ئەوانیش هەموو هەوڵ کۆشیان بخەنە گەڕ لە بۆ ئەوەی پاراستنی بەرژەوەندی خاوەن پشکەکان کە ئامانجێکی گەورەیە، لەبەر ئەوەی ئەو پرۆژەیە خاوەنی ئامانجێکی گەورە و پەیامێکی پیرۆزە